مامۆستایەک لە سۆنگەی دڵسۆزی و پەرۆشی بۆ گوندەکەی لە ڕێگەی کەمپینێکەوە زیاتر لە 1500 کتێب بۆ قوتابخانەی گوندەکەیان گوندی قەمتەرانی سەر بە قەزای ڕانیا کۆ کردووەتەوە. حەسان بە سازانی کەمپێنی دابینکردنی 1000 کتێب بۆ کتێبخانەی خوێندنگەی قەمتەرانی بنەڕێتی. بەڵام سوپاس بۆخوا ئێمە نەکرد 1000 کتێب بەڵکو توانیمان لە ماوەی مانگێکدا 1500 کتێب کۆ بکەینەوە بۆ کتێبخانەکەمان. ئەو کتێبخانەیە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری گەورە هەم لە سنووری پەروەردەی ڕانیا و هەم لە گوندەکانی ئەو سنوورەدا دەوری خۆی دەبینێت. ئێمە تاکە خوێندنگەی بنەڕەتین لە پەروەردەی ڕانی کە کتێبخانەی خۆمانەیە. ئەم بەداخەوە گەنجانی ئێمە شوانە تا بەیانی خەریکی یاریەکی ئەلکترۆنین یا خەریکی سناپ و چات و فەیسبووکن کە ئەوانە جگە لە زیان بەڕاستی هیچ شتێکی نییە و بووتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی، بوت زیانی خراپی بۆ کۆمەلگای ئێمە هەیە. بۆیە داواکارم لە گەنجان لە قوتابیان لە ڕۆشنبیران کەوا هەریەکە و لە ئاس خۆیەوە هەڵمەتێکی هۆشیاری دەست پێ بکەین با بگەڕێنەوە بۆ ناو کتێب. لە ئەنجامی ئەو هەوڵوماندووبوونە بێوێنەی ئەو مامۆستایی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگدا مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی خەڵاتی ڕێزلێنانی پێدەبەخشرێ بەرپرسی ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەڵبەندی ڕانیا ڕای دەگەیەنێ ئەو کارەی ئەو مامۆستایە جێگای دەستخۆشی و ڕێزلێنانە و پێویستە دەستخۆشی لێ بکرێ و ڕێز لە ماندووبوونی بگیرێ. وەکو مەڵبەندی پێنجڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە دوای ڕاگەیاندنی کەمپینەکە و دوای سەرکەوتنی بەڕێزیان لەو کار و پرۆژەیە ئێمە پێویستمان زانی کە ئەمڕۆ لە نزیکەوە مامۆستای بەڕێز ببینین و دیاری تایبەتی پێبەخشین وەکو ڕێزگرتنێک وەکو هاندانێک لەسەر کار و پرۆژە باشی کە ئەنجامی داوە وەجارش کە بتوانین ئاشنایەتی لە نێوان کتێب و ئەو کەسانی کە خوێنەرن دروستکەینەوە و ئاشتەوایەک لە نێوان ڕۆشنبیران و کتێب دۆستان دروستکەینەوە. لەسەر ئەو کارە ناوازەی ئەو مامۆستایە کردوێتی مامۆستا و قوتابیانی قوتابخانەی قەمتەرانی بنەڕەتی دڵخۆشن و دەڵێن زۆر سوودیان لە کتێبخانەکە بینیوە و قوتابیانیش دەڵێن پێشتر بەهۆی نەبوونی کتێبخانەوە ڕوویان لە شوێنی تر کردووە بۆ کتێب و سەرچاوە، بەڵام ئێستا بەهۆی بوونی ئەو کتێبخانە دەوڵەمەندەوە لە شوێنی ترەوە ڕوو لە کتێبخانەکەی ئەوان دەکرێت. کەمپینی مامۆستا زریان جەوهەر ڕەسوڵ لە قوتابخانەکەمان ڕاگەیاند ئێمە بەرزی دەنرخێنین. بەڕاستی شتێکی باش بوو، کارێکی زۆر باش بوو کە ژمارەیەکی زۆر کتێبی کۆ کردوتەوە. لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە هەموو ئەو کەسولایەن و ڕێکخراوانە بکەم کە بەسەریان کردینەوە و لە کەمپینەکەی مامۆستا زریان داهاریکاریان کردین بەهێنانی ئەگەر کتێبێکیش بێ بۆ ئێمە زۆرە. بوونی کتێبخانە لەناو قوتابخانە بنەڕەتیەکانیشدا بەڕاستی زەڕورەتێکی گەورەیە، چکە قوتابی ناتوانێت پەنا بۆ سەرچاوی ئەگەر بیوێ پەنا بۆ سەرچاوی خارجی با ناتوانێت بچێتە ئێرە گوندە بۆ خۆتان زانن ئەرک دەبێت لە سەرشانیان ئەگەر بچن لە شار و شارۆچکەکان کە مەکتەبەی لێە پەیداکەن. لێرە بەڕاستی ئاسانکاریەکی زۆرە. ئێمە زۆر دڵخۆشم بەکردنەوەی کتێبخانەیە و دەستخۆشی لە گشت ڕێکخراوەکان دەکەمەوە هەموو مامۆستا. بەڕاستی کردنەوەی کتێبخانەکە زۆر گرنگ بوو بۆمان و سوودی زۆریشمان لێبینەوە لەم کتێبخانەیە، بەتایبەتی کاتێک مامۆستایان داوای نەشر یاخود راپۆرتمانە دەکەن. قوتابخانەی قەمتەرانی بنەڕەتی زۆر سوودی هەیە بۆ قوتابیان و لە بەرژەوەندی قوتابیاندایەوە ئەو کەسانی کە ئاشنان بە خوێندنەوەی کتێب زۆر گرنگێکی بۆ ئەوان هەیە. ئەگەر ئەو کتێبخانەیە نەبێت ئێمە ناچارن کە دەوێت بچین بۆ ناحیەی چواقڕونە، چونکە لە کتێبخانەی بنەڕەتیەکانی دیکەشەوە بزانم هیچ کتێبخانەیەکی لێ نییە. لە دێرزەمانەوە وتراوە باشترین هاوڕێ کتێبە، گەرچی لە ئێستادا سۆشیال میدیا و تەکنەلۆژیا شوێنی کتێبیان گرتووەتەوە، بەڵام مامۆستا زریان جارێکی تر کتێبی کردەوە با هاوڕێی قوتابیانی گوندەکەی کە ئەوەش دڵسۆزی و دووربینی ئەو مامۆستایە بۆ کۆمەلگا دەردەخات. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.